بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت بە خۆشحاڵیەوە بۆ یەکەم جار لە شاشەی NRTەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرنامەی بەڕاشکاویتان پێشکەش دەکەین. بەڕێزان، هە لە دوای ڕاپەڕین و پێشکەوتنی ڕاگەاندنی کوردیەوە زۆر ڕۆژنامە و گۆڤار و مانگنامە و بڵاوکراوەی جۆرا و جۆر هاتنە دنیای ڕۆژنامەگەری کوردیەوە. لە کۆتایی نەوەدەکانی سەدەی ڕابردووشەوە وردە وردە پێگەی ئەلەکترۆنی و سایتی ئینتەرنێتی کوردی هاتنە مەیدان و بەشێکیان تا ئێستاش بەردەوامن و بەشێکیشیان پاش ماوەیەک گۆڕەپانەکەیان چۆڵ کرد. یەکێک لەو سایتانەی کە تا ئێستا قسە و باسی زۆر لەسەر و وەک سایتێکی دژ بە دەسەڵاتی کوردی دەرکەوتووە سایتی کوردستان پۆستە. ئەو سایتی بەشێک لە خەڵکی کوردستان متمانی زۆریان بە هەواڵەکانی هەیە و بەشێکی ژوا وەسفی دەکەن کە لە دەرەوەی دنیای ڕۆژنامەگەریە و بەوتەی ئەوان سایتێکە تەنها تەشهیر و تۆمەت دەبەخشێتەوە. سایتی کوردستان پۆست بۆچی ئەو زمانی بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و بابەتەکانی هەڵبژاردووە؟ بۆچی تا ئێستا بەڕێوەبەرانی سایتەکە ناگەڕێنەوە کوردستان و لە ناخۆی هەرێمی کوردستانەوە سایتەکان بەڕێوە نابن؟ ئایا دەسەڵاتی کوردی بۆ شێوەیەکە لە سایتی کوردستان پۆست هاوەسەف دەکرێت؟ ئەمانە چەندین تەوەری تری تایبەت بە کوردستان پۆست و زمانەکەی و سەرچاوەکانی زانیاری دەکەینە بابەتی گفتوگۆی ئەم شۆمان لەگەڵ مستەفای حەسەنە گەورە ئەندامی ستافی کوردستان پۆست. کاک مستەفا بەخێر بیت. زۆر سوپاس کاڕێوەر. بەخێر بیت سەرچاو. فەرموو. کاک مستەفا، پێم خۆشە لە مەسەلەی زمانی کوردستان پۆستەوە دەست پێ بکەم. بە قەنەعەتی ئێوە وەکو ستافی کوردستان پۆست ئەو زمانی هەڵتان بژاردووە بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاریەکانتان زمانێکی گونجاوە؟ سەرەتا پێشەوەی وەڵامی پرسیارەکە دەمەوێت بەخۆش لێرەوە ڕاشکاوانە سڵاو و ڕێز و خۆشیت نێرم بۆ بینەرانی ئێوە بۆ جانابیشت کە میوانداری منت کرد. زۆر سپاس. کە بۆ یەکەم جاریشە بە ڕاشکاوی ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت و من پێم وایە شانازیشە بۆ من کە وەکو ئەندامێکی ستافی کوردستان پۆست یەکەم کەسم دەما میوانی ئەم بەرنامەیە بە ڕاشکاوی و ڕاستەوخۆ قسە لەگەڵ خەڵکی کوردستان دەکەین. هیوادارم خەڵکانی تریش بێن بە ڕاشکاوانە و ڕاستەوخۆ قسەی خۆیان بکەن. ئەگەر بێمە سەر وەڵامی پرسیارەکەت، وەک چۆن میلەتێک زمانی تایبەتی خۆی هەیە یا کۆمەڵە دیالەکتیشی هەیە، هەر میدیایەکیش ئەگە ئەمڕۆ لە دنیا بیکری زمانێکی تایبەت بەخۆی هەیە. زمانی کوردستان پۆست زمانی من نییە، زمانی ئەندامانی ستافی کوردستان پۆست نییە، بەڵکە زمانی نووسەرانی کوردستان پۆست نیە، بەوە زمانی تووڕەیی و ناڕەزایی خەڵکی کوردستانە بەو شێوەیە قسە دەکەن. دەنا ڕەنگە زۆربەی ئەندامەکانی ئێمە زۆربەی ئەندامانی ستاف یاخود نووسەرانمان لە ستادەی نووسەر نەبن یاخود شت نانووسن. ئەمە زمانی خەڵکە کە بەم شێوەیە. ئەگەر تۆ بڵێ ئەم زمانە لەکوێوە هاتووە، ئەم زمانە لە ناڕەزایی خەڵک، ناڕەزایی شەقام، لە نائەدالەتی و نابەرابەری ئەم دەسەڵاتە یاخود حکومەتی هەرێماتوە کە بەم شێوەیە خەڵق سەر دەکەن. بەڵام ناکرێت ناڕەزایەکان بە زمانێکی تر دەربەبڕێن، ینی زمانی خۆپیشاندان ینی زمانی ناڕەزایی دەربڕین بە شێوازێکی تر، نەک بۆ شێوەیە کە بەشێک پێیان وایە کە کوردستان پۆست زمانێکی تەشهیر ئامێز بەکارەهێنێ، تەشهیر بە زۆر کەس ئەکا. بەڵێ وەکو پێم وتی ئەمە زمانە تایبەتە بە کوردستان پۆست، بەڵام ئێمە زمانی کەشمان هەیە، زمانی میدیا ئەهلیمان هەیە، زمانی لیڤین و هاوڵاتی و کۆمەڵی، زمانی ئێوە یاخود زمانی تەلەڤیزیۆنی کەیان. ئەم زمانانە شەن با ئەگەر ئەم زمانانە لە پاڵ ئەم زمانە بە ئەم زمانە شەبێت، خۆ ئەگەر تۆ یەک تۆ شارەزای دنیای ڕۆژنامەگری دەرەوەی جیهان بیت، ئەم زمانە زۆرە. بۆ نمونە لە ئەڵمانیا سایتێک هەیە، هەمان سایت کە بە کوردی پێڵەن ئاوێنە، هەمان ئوسلوبی کوردستان پۆستی هەیە، بەم شێوەیە ئەنووسێت، بەم شێوەیەش کەسی پێناڵێ تەشهیر، کەسی پێناڵێ لەوەرەوەی کە کۆمەلگاکە و دەسەڵاتەکەش ئەویان قبوڵە، بەڵام ئەوەی کە ئێمە خەڵک ئەوەی قبوڵ نیە، پێوانی خەڵک ئێمە قبوڵ نیە، بەڵکو دەسەڵات و ئەوانی کە سوودمەندن لە دەسەڵات ئەمەیان قبوڵ نیە. دەنا خەڵکی ئاسایی ئێمە بۆ خەڵکی ئاسایی شت دەنووسین لە تاکە جیاوازێک هەبێ لێوان ئەو سایتانی کە لە دەروی وڵاتن وەکو سایتە ئەڵمانی کە باسم کرد، ئەوان بە حکمی یاسایەکی ڕۆژنامەگەری و حکمی ئەم دیموکراسی کە لە ئەوروپا و لە ئەمریکا هەیە، ئەوان بە ئاسانی دەستیان بە بەڵگە و بە هەموو شتەکان ڕادەکات. ئێمە بە هیچ شێوەیەک دەستمان پێڕ ناکات. بەشێک لە تووڕەیی خەڵک ئێمە دەکەین بە نووسینێک یاخود خەڵک دەینووسێ ئێوە دەکەین. بەڵێ کاتە ئێوە لە هەوڵی ئەوەیان کە با بڵێن بە شێوەیەک لاسایی ئەو ئەزمونانی دەرەوە بکەنەوە، وەکو لاساییکردنەوەنە، بەڵام ئەو ئێوە لە پرسیارەکەت وا دیارە یاخود زۆر خەڵک دەڵێن ئێوە نامۆیە کوردستان پۆست یاخود شێوە زمانی کوردستان پۆست یاخود شێوە سایتی کوردستان پۆست نامۆ نیە. لە دنیادا زۆر هەیە، لە زۆر وڵاتان هەیە، لە زۆر شوێ پێڕەو کراوە، بەڵام ئەوەندە فشاری نەخرە سەر، ئەوەندە جێگای پرسیار نەبووە، لەبەرەوەی لە کۆمەلگای کوردیدا یاخود لە میدیای کوردیدا شتێکی تازە بووە. بەڵێ کاک مستەفا، یەکێک لەو ڕخنە دیارانی کە لە کوردستان پۆستە ژیرا تا ساڵانێکی زۆر
بەڕێوەبەرانی سایتەکە یان ستافی سایتەکە نادیار بووچێن لەم دواییانە وردە وردە ئێوە خۆتان دەرخست و دەرکەوت کە ئێوە ستافی کوردستان پۆستن ئەمە مانای ئەوە نییە کە کارکردنی دەسەڵاتی کوردی گۆڕاوە کە جۆرێک لە دیموکراتیت هەیە ئێوە خۆشتان ئاشکرا کردو بۆ نمونەوە تا تۆ لە کوردستانیشی من پێم وانە دەسەڵاتی کوردی هەمووی گۆڕای بەم شێوە دیموکراسی بکە بە ئاسانی پیا و هات چۆکات و بێتەوە قسەی خۆی بکات هەموو شتێک نەگۆڕاوە بەڵام ئەم ساڵ لەوانەیە لەگەڵ ساڵی پەر جیاوازی هەبێت بۆ پرسیاری ئەوەش کە ئێمە کەسانێکی تا ئێستا ناسراوین ئێساش زۆرمان نەناسراوین بەڵام ئەوەی کە من لێرە من تاکە کەسێکم لێرم بەڵام زۆربەی ئەندامانی تر کەسی نەناسراون یان زۆربەی پەیامەرەکان کەسی نەناسراون بۆیە ئەوە بەشێکی بچووکە لەوانەیە بەشێکی من هەر نەشیزانم چێن و چۆن سایتەکە بەڕێوە دەبن بۆ مەسلەی کە ئێمە چێن و لە چێن ئەگەر تۆ بە یەک چۆن خانوو دەکڕی یاخود ئۆتۆمبیلێک دەکڕی لە دنیای ئینتەرنێتە ئەگەر تۆ لینکی کوردستان پۆست بگری دەزانی خاوەنەکەی چیە لەکوێ ڕێگەستەیە کراوە لەکوێ دەرەچی هەموو شتەکان بەڵام ئێمە گرنگمان ئەوە ئێمە چین یاخۆچین ئێمە گرنگە ئێمە چ پەیامێکمان بە خەڵکی کوردستان پێ ئەوە بەلای ئێمەوە گرنگە بەڵێ باشە ئەگەر دەسەڵاتی کوردی ئەم ساڵ لە پار باشتر بێت کەواتە بێ کوردستان پۆستیش با بڵێن بەشێک لە زمانەکەی بگۆڕێ پێم وایە ئێمە دو ساڵ لەوە پێش لە دوا کۆمنەوەی سافی کوردستان بڕیاری ئەوماندا کە بە هیچ شێوەیەک نەچینە سەر شتی تاکە کەسیوانە بەتایبەت زمانی خۆمان زۆر گۆڕیوە ئەوەی کە بابەتی زۆر لابەلا هەر ئەسڵان دانابەز یاخود بە فلتەرێکی زۆر دەگۆڕێت مانێ ئەوەشی نییە کە دەسەڵات بە تەواوەتی گۆڕاوە یاخود دیموکراسیک بەرقەرا بکە خەڵک بتوانێت قسەی خۆی بکە ئێساش نمونەی سەرشمان هەیە نمونەی سۆرانی مام محەممەد نمونەی بەدایان نووسەرمان نمونەی کارزانمان هەیە کە تا ئێساش لە ئەوانە هەیە خۆ ئەم پێشیلکەرانە و ئەم بەجیڕۆن ڕۆژ نییە لە میدیاکاندا نبینی نەبیستی کە ڕۆژنامەنووسێک ڕاپێچکراوە بۆ بەدەم دادگا ڕاپێچکراوە بۆ پۆلیس گرتوێتی ئەمانە هەم ئەوسەنە ئەوانە شێ بەڵام ئێمە شەر هەبووین شەرتیش نیە ئەمە هەر لە دەروی کوردستانی لەوانەیە بەیانی پاش ساڵێک کە پاش ساڵێکە زمینەیەک وا لەبەر ئێمەش گەڕینەوە بەڵێ ینی سەر زمینەکە لەبەر نییە بەتەکیدنا بەڵێ ئەی چۆن تۆ توانیت بێتەوە کە یەکێک لە ئەندامە دیارەکانی ستافی کوردستان پۆستی ئەو پرسیارە زۆر وەڵام هەڵێکە کە ڕێواجێت من کاتمەوە کۆمەڵێک ئەوانە کێشەی تایبەتی یا خوشتی پاشانیش کاتمەوە وەک ڕێچکەشکاندێک ئەوە تا من کوردستان پۆستم با خەڵک بە چاوێکی سێری یاخود گوماناوی یاخود دەسەڵات بە چاوێکی گوماناوی سەری کوردستان پۆست ناکە خۆ ئێمە نەشاخ و باڵمان لێڕەوە لە ئەسیری چکەشواتین ئێمەش خەڵکی ئەو کوردستانین قوربانیمان بداوە برامان شەهید بۆ پێشمەرگە بووین ئاوارە بووین بەشدای ڕاپەڕینمان کردووە هەموو لەگەڵ هەموو معاناتەکانی خەڵکی کوردستان جوین کوردستان وڵاتی خۆم وڵاتی خۆمی دەزانم وەکو هاوڵاتێک قسەی خۆشم دەکەم ئامادەشم تووشیان لێ پێچم ئەوە کێشە نیە بە قسەی خۆم دەکەم لە هەر شوێنێک بێت بەڵێ هیچ لەمپەرێک هاتۆ تەڕێکات لەوتەی هاتوویتەوە هیچ لەمپەرێکی دیاریکراون نادرێت بەڵام ئەوەی کە من ناتوانم بچم بۆ هەولێر ئەوە بخۆی لەمپەرێکە لە ناو فڕۆکەش بووم هەزار دوعام کردو کە تا فڕۆکە بە غەڵەت نەچێت لە هەولێر نەنیشێت ئەوە بخۆی لەمپەرە ناتوانانی بە ئاسانی بچی بۆ هەولێر بۆ وازیان لەوانەیە تووشی کێشە و تووشی لەمپەر بێت ینی جۆرێک لە لەمپەریان جۆرێک لە هەڕەشە هەیە کە تۆ ناوێری بچی بە هەولێر یان هەر خۆت حەزەرەکەی کە ناچی وەڵڵاهی بەپێی ئەم تاقیکردنەوەی چەند ساڵانی ئەو هەموو ڕۆژنامەنووس و ئەو هەموو خەڵکە ڕفێنراوە یاخود گیراوە یاخدا من بۆ خۆم حەزەری خۆم دەکەم زۆریش بەڵام بە هیچ ڕستمی بە هیچ شێوەیەک من ئاگادار نەکراوەم پێشتر تەمان لە ڕێگای ئیمێل و ڕێگای تەلەفۆن و ڕێگای کۆمنتاری فەیسبووکانە بەدەیان هەڕەشم لێکراوە بەڵام گوێم پێ نەداوە بەڵێ کاک مستەفا زۆرجار لە بابەت و هەواڵەکانی کوردستان پۆست لەو زانیاریانەی کە ئێوە بڵاوی ئەکەنەوانێ بەشێک ئەوترێت کە نمونەی ڕۆژنامەگەریەکی باش لە ڕووی داڕشتن و گەیاندنی زانیاریەکان و وردی بە دووەداچوونەوە نابینرێت هۆکاری ئەمە ئەوەیە کە ئێوە هەر شتێکتان پێ ئەگا ڕاستەوخۆ بڵاوی ئەکەنەوە یان بەدادەچوونی بۆ ئەکەن و ئێوە خۆتان اینجا بڵاوی ئەکەنەوە بەدڵنیایەوە هەموو شتێک ڕاستەوخۆ بڵاو ناکرێتەوە و بەدڵنیاییشەوە هەموو شتێکیش بە لێکۆڵینی سەر ناکرێت لەبەرەوەی ئێمە زۆربەی ئەندامەکان کە خەڵک پەیامنێرەکانمان یاخود کەسێکی دڵسۆز ناو دەستگایەکی حکومی بابەتێک دەنێرێت یاخود هەواڵێک دەنێرێت دەبێت بە شێوەیەک ئەو هەواڵانەدای ڕێژنەوە کە هەواڵەکە نەناسێتەوە بەناو گۆڕین یاخود بە شێوەی ئەوە کە یاوە ئەمە بە خۆی یەکێک لە کێشەکانی ئێمە وەرە تۆ بەدواچوون بۆچێ هەواڵێک دەکەی کامە دەستگای حکومی کامە فەرمانگە کامە دەستگای حیزبی ئامادەیە بچووکترین زانیاری بدا بە ڕۆژنامەنووسێکی هاوڵاتیش و لیڤینیش و ئاوێنەش و جەنابیشتان و نەکبیدن بە ئەندامێکی کوردستان پۆست پەیامنێرەکانی ئێمە بە شێوەیەکی زۆر نهێنی کار دەکەن و بە شێوەیەکی زۆر نهێنی بابەتەکان دەنێرن هەندێک بابەت هەیە بڵاو ناکرێتەوە هەندێک بابەت بە فلترات هەیەپەڕێ هەندێک بابەتیش هەیە بەدەستکاریەوە بڵاو دەکرێتەوە و جێگای خۆی دەگرێت بەڵێ کاک مستەفا تۆ لە وەڵامەکانی پێشووتە ئاماژت بۆیە کە ئێوە ماوەی چەند ساڵێکە نەچنەوە ژێنی تایبەتی کەسەکانەوە
بەڵێ بەڵام لە ماوەی ساڵی ڕابردووە چەند نمونەیەک هەیە کە کوردستان پۆست شۆتە ناو ژنی تایبەتی کەسەکانەوە ئەمە ینی جۆرێک لە هەڵە بووە تێپەڕێەوە بەسە سایتەکە یان ئێوە پابند نین بۆ وعدێکە خۆتان لەگە خۆتان کردوتان ئەم نەمە دوو نمونەی بەسیتە بۆ بێنمانێ لە نمونەیەشانە باز لە کوڕی سەرکردەیەکە کاکە ژنێکی هێناوە نمونێکی کیان وێنەیەک بڵاو کراوەتوانەیە کە گوای ئەمە سەرکردەیەکە لە شوێنێک لە ئەوروپا قمارەکە کە دوای ڕوونکردنەوەشی لەسەردرا هەردووکیان یعنی ئەمە چوونەوە ژێنی تایبەتی کەسەکان نییە ئەمە گرتنی ئازادی خەڵک نییە کاکڕێوەەر پێش هەموو شتێک ئێمە خەڵکی ئاسایی نین سەرکردەیەک خەڵکی ئاسایی نییە شاعیرێک خەڵکی ئاسایی نییە هونەرمەندێک کەسی ئاسی ئەگەر تۆ سەیری میدیاکانی جیهان بکەی هونەرمەندێکە لە ماڵ دەرەچێت یاخود میدیاکارێکە لە ماڵ دەرەچێت یاخود ڕئیس وزرایەکە لە ناچێت کامیرە و میدیاکە بەدوایەوە ئەو کەسەی سەرکردەی حیزبێکە یاخود سەرۆکی حیزبێکە یاخود سەرۆکی وڵاتە کەسی ئاسایی نین ئەوانە کەسی بەرپرسن لەم کۆمەڵگایە ئەمانە ژیانی تایبەتی خۆیان نییە تۆ ڕەنگە وەکو میدیاکارێک ژیانی تایبەتی خۆ دەمێت لەوانەیە بچووکترین هەڵە ناو بازار ناو شاری سلێمانی بەسەر کوێدەڵەوە کاکڕێواری بەڕاشکاویە یاخۆ من و کەندامی سافی کوردستان بۆت لە کاتێکە کە بەڕێگای ڕۆم لەوانەیە حەزەری جۆی ڕۆژنەکەش بکەم ئەوانە ژیانی تایبەتی نین ژیانی تایبەتی کەسی ئاسایی نین ئەوانە بەرپرسن لە خەڵک ئەمانە بەم سەروەت و سامانی خەڵک و بەم شتەی خەڵک دەتوانن کۆمەڵێشتی ناشیاو دەکەن کە خەڵک چاوی لیانە میدیاکان چاویان لیانە خۆی دەنای ئێمە چوزانین ئەو خەبەران دەکەن ئێمە کە زۆربەمان لە ئەوروپای نازانین چی ڕۆدا بەڵام لە ڕێگەی پەیامنەرەکانەوە کە لە ڕێگەی هەتا خودی خۆشی حیزب ناو حیزبەکان یاخو باڵباڵی ناو حیزبەکان هەواڵێک دێ یاخو پێیان دێت من ئەوانە ئەسڵن بە ئەوەی ژیانی شخصی ناڵم من ناڵێم هەموو شتێکمان کۆنتڕۆڵ کردووە بەڵام زۆر شتی شخصیمان کەم کردوتەوە بەڵام قەت شتی شخصی سەرۆکی حیزبێک یاخود سەرۆکی فەرمانگەیەکی گەورە یاخود شاعیرێک یاخود هونەرمەندێک کە هەڵەیەک دەکات هەر بۆ نمونە سەرۆکی دەستگای CIA ئەمریکی کە دوێنێ لەسەر کارێکی سێکسی کە خیانەتی لە ساوسەرێکی کردووە دەستی لە کارچێشەیە بەڵام ئایا لە کوردستان هەزار شتی ئاوڕۆ ئایا کەسێک بیرەوە دەکات دەسەکات پێشتەوە ئەسڵەن شتی ئەمەحاڵ بەڵێ بەڵام کاک مستەفا ئەگەر لەسەرەوە قسە بکەین ئەو کەسە سکرتێری حیزب بە سەرکردە بە هەر کەسێ بێ کە لە شوێنە ڕسمیەکەی خۆی دەرچوو پۆستەکەی بەکار نێنە ئازادە لەوەی چیەکە من سەرکردەیەک بە سەفرە ڕا بۆ ئەمریکا لەوێ ممارسی سەرکردایەتێکی خۆی ناکە ئازاد نییە لەوەی چیەکە بەڵێ ئێمە پرسیارمان لە ئەوەی ئایا ئەم پارەی کە پیا کردو چۆنی پیا کردو ئایا پارە عراقی ناوچوانی پیا کردو ئایا بازرگانی کردووە ئایا کرێکاری کردووە ئێمە کێشەمان لەسەر بودجەی خەڵکو و لەسەر قوتی خەڵکە ئەم پارانی کە بە زۆری سەفری پێ دەکەن و کاکە وەزیرمان هەوە بۆ نەشتەگەری کردی 3000 چۆتە لەندەن بەڵام بۆ سەدان چیمەبارانی هەڵبجەمان هەیە 200 بریندەرمان تا ئێستا بەدەم ئەوەکان برینەکان ناڵێن کە ساڵ نییە سێ چوارێکیان لێشەی نەکرێن ئەوانە چین ئەو پارەیان نەکوێ بوو ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە بۆچی بەرپرسێک بۆ بچووکترین شتی بۆ مناڵەکانی بۆ هاوسەرەکەی بۆ شتێک ئەم پارە تەخشان و پەخشانەکە ئێمە قسەمان لەسەر ئەوانەیە ئەمانە ئەسڵەن ئێمە بەبارەی خەڵک نازانین بەنا کەسێکی ئاسایی بازرگانێک دەچێت پارە پیدا کرد پارە ئەدۆڕێنێ ئەسڵەن کێشەی ئێمە کێشەی کوردستان پۆستیشنی زۆر جار لەسەر کوردستان پۆست ئەوترێت کە کوردستان پۆست بووە بە مینبەرێکی زۆر باش بۆ خەڵیکردنەوەی تووڕێیی کۆمەڵێک خەڵک کە ئەم تووڕێیە بە نووسینێک دەرابڕێ نابێ بە خۆپشاندان ئەم تووڕێیە بە گەیاندنی هەواڵێک دەرەبڕێ نابێ بە ناڕەزاییەکی جەماوەری لە ناو کوردستانە خۆت لە کوردستانەژی خەڵک هاتە سەر شەقامیش خەڵک قسەی خۆشی کرد بەڵام نووسینێک ڕاستن ئێمە کۆمەلگایەکین زۆر بابەتی وا بڵاو کراوەوە حەقی ئەوەی خەڵک بێتە سەرجادە حەقی ئەوەی هەیە خەڵک لەسەر پرسی ئەنفال لەسەر پرسی جینۆسایی لەسەر پرسی ئەو کابرایی کە هاتووە هەڕەشە لە کەرکووت دەکات بێتە سەرجادە بەڵام کە خەڵک نایەتە سەرجادە ئێمە چی بکەین ئێمە وەک میدیاکارت هەر ئەوە لەسەرە هەواڵەکە بڵاوکەیتەوە کە هەواڵەکەت بڵاو کردەوە کە زانیاریەکەتدا کە خەڵک نهاتە سەرجادە ئەوە کێشەی ئەو کۆمەلگایە و ئاستی وشیاری خەڵک ئەوە پێ دەڵێ کە چۆخڵ بەڵام ئەو شتێکە لە کوردستان ڕۆدا ئەو شتێکە لەم کۆمەلگای ڕۆدا هەموو ڕۆژ حەقیەوەی خەڵک بێتە سەرجادە قسەی خۆی بکات بەڵێ ببوورە بەڵام مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو کە بەشێک پێیان وایە کە بڵاوکردنەوەی ئەو شتانە لە کوردستان پۆستەوە تووڕێی ئەم خەڵکە دامرکێنێتەوە ینی خەڵک تووڕێیەکی خۆی بە بڵاوکردنەوەی بابەتێک بە جنێودان بە سەرکردەیەک بە تەشیرکردن بە سەرۆکی حیزبێک بەمانە دەرەبڕێ و ئیتر خاڵیە بێتەوە تاو نابێ بە خۆپشاندان نابێ بە ناڕزای جەماوەری نەبێ بشتی جددی کە بتوانێت گۆڕان دروست بکە گۆڕان پێم وانێ هەر بە کوردستان پۆست بەتەنیا دروست بێت باشە ئەگە ئەم کەسە بە شێوەیە چکە
هەمان تووڕەیی بۆ سایتی چکە بنێرێت بە شێوەیەکی ئەوی کە تۆ دەڵێ بە شێوەیەکی نەرمتەن یا شێوەیەکی لەبارتر بینێرە بۆ دەستگایچکە ئایا هەر دەبێتە خۆپەشەندە نابێتە خۆپەشەندە کە ناچار دەبێت خەڵک بەم زمانە قسە دەکات لانی کەم تووڕەیەکەی دادمچێتەوە بەڵام نەک خۆی خاڵی کاتۆریە بەڵکو بە دوای شتێک کشا گەڕێ بە دوای هەواڵی کشا دەگەڕێ بە دوای پرسێک کشا دەگەڕێ جارێکەوەی بکات بەڵێ لە سەروبەندی خۆپیشاندانەکانی حەوی شوڵاتایەوە ساتەکەتان تایبەت کرد بۆ ڕووداوانە دوایش ڕاتان گەیاند کە بەشێک لە ستافەکەتان بەنیازن بگەڕێنەوە بۆ کوردستان بەڵام کەسمان نەدی بگەڕێتەوە ڕاستیکە منیشێک بۆ کەسانی کە دامناو بگەڕێمەوە ئێمە بڕێمەدا بۆ 4 ئەندامی ستاف بە ڕسمی بگەڕێنەوە لەگەڵ زیاتر لە 20 ئەندامی تژن و سەر و دۆست و لایەنگری خۆمان کە لە نزیکەوە ئەومان هەیە پەیوەندیمان هەیە بەڵام بەداخەوە ڕێڕەوی خۆپیشاندانەکە یان ڕێوی ناڕزایەتی خەڵکە بە شێوەیە کۆنتترۆلکە کە لەگەڵ بیر بۆچوونی ئێمە نهاتەوە هەر بۆ نمونە ئێمە پێشەوەی بینەوە بەنامێکیان نووسی بە زمانێکی زۆر نەرمتر لەو زمانی کە لە کوردستان پۆز هەیە هەتا ئامادە نەبوون ئەو بەڕێزانی کە مەنەسەکەیان لەسەر مانەسەکە بوون ئامادە نەبوون پەیامەکە ئێمەش بڵاوکۆنە کە پەیامی خەڵکی کوردستان پۆز بۆ خەڵکی کوردستان و بۆ ئەم فترە زمانی کە خەڵک لەسەر شەقام و یاخۆ لە مەیدانی ئازادی بوو ئەوەش نەبوو بۆیە ئێمە بڕیانمەدا نەگەڕێینەوە بەڵام پشمان لە خەڵکەمان نەکرد هەموو سایتەکەمان خۆت ئاگادار و بێت هەموو سایتەکەمان کرد بۆ هەموو هەواڵەکان بەدەیان پێیان نێرمان لە ناو خۆپیشاندانەکان بە تەلەفۆن وەکو ژوورێکی ئەمەندەتمان دروست کرد بوو هەموو ئەندامانی سەف سەرقاڵی دقە بە دقەی خۆپیشان کێشەی دەکرێت کێشەی ناکرێت چەند کەس دەگیرێت چۆن ئاراسی ڕێپەوانەکەم بەکوێچێت بەجێەوەی ئێمە بینەوە دەسەڵات پێم وایە کۆمەڵی خەڵکاتەوە کۆمەڵی شاعیر و کۆمەڵی نووسیتر هاتنەوە کە هاتنەوە لێ وەک خۆپاکردنەوەیەک لەبەر ئەمەر خەڵکدا یاخود کۆمەڵێک شیعار و دروشم و شتیان وت کە ئەمە خەڵک ناڕازیە گەنجێک ناڕازی لە بۆ ژنی بۆ گەنجێک ناڕازیە بۆی کە پارەی نییە کۆمەڵی شتی ئەویان کرد ئێمە نەگەڕینەوە بەڵام ئێمە لەگەڵیان ماینەوە هەتا دوکەش و پشمان تێ نەکرد و لە کۆتاییشدا هەر پشتیوانیمان لێکردن و بە ئاژاوەجێڕ و بە خەڵکی هەرچی پەرچیمان ناوە نەبردن بەڵکو هەر پشتیوانیمان لێکردن ئێستاش پشتیوان لە خەڵکە دەکەین لەو تاقیکردنەوەی دەکەین کە دووبارە بێتەوە بۆ پامێکی ئێوەیان نەخوێندەوە وڵی دەبێت لە برادرانە پرسی ئەو برادرین کە دەستێکیان هەبوو نازانم چیان پێدەوت ئەوەی کە لەسەر ئازادی پەیامەکە نەخوێندەوە وێ دواتر بەناچار لە سایتەکەی خۆمە وڵامە کردەوە بە تێبینی شۆکەیمەکوتان ئەو پەیامی کوردستان پۆز بۆ ئێوە بەڵام چەند نووسەر و ئەندامێکمان لەوێ بوون وەکو سەبای خارەمان و کە سەبای ناسەحی هەڵبجە هەر لەگەڵ وشەی کوردستان پۆز بە هەزارەها چەپڵ و هەزارەها تاف نازەماگە تۆ ئەو لەقتانە بینی بێت کەواتە کوردستان پۆز دەنجی ناڕازایی خەڵک چاوەڕوانێکی گەورەتری لە کوردستان پۆز هەیە نەکرد لە وتارە بابەتێک بەڵکو چاوەڕوانی حیزبێکی سیاسی یاخود گروپێک یاخود ڕێکخراوێکی سیاسی لێ دەکات بە تایبەتی لە سەیاسی ئەوروپا بەڵێ یعنی ئیش بۆواکەن بەتەکیت بن بە گروپێکی سیاسی ئێمە وەکو گروپێک ئێستا کارێک لەبەرەکە خەڵک داوامان لێ دەکات یاخود وەزئی سیاسی کوردستان داوامان لێ دەکات کە بەڵکوی بەدایان نامە و ئیمێل و کۆمنتەرە مەدوسێ مثلا کە ڕووداوی ڕوودا ئەرێ ئێوە ڕایەتان چییە بەرەو شوێ چێت چ ڕۆدات ئەینە بووینە مینبەرێک بۆی کە وەڵام دەبێت وەڵامان بە خەڵک پێوێت بەڕاستی من ڕۆژانەکە سەردانێکی ئێرەم کرد یەکێک لە برادەکانتیان کوردستان پۆز قۆناغێکی بڕیوە ئەی دوایە خەڵکی خەڵک چاوەڕوانی چیکە لە کوردستان پۆز دەکات بۆیە ئێمە ساڵێکی دەبێت کار لەسەوە دەکەین دەبێت خەڵکی ناڕازی یاخود بە تایبەتی کوردانی ئەوروپا خەڵک ڕێخین بۆ دروستکردنی ڕێکخراوی یاخود دروستکراوی گروپێکی فراوانتر و ناڕزاییتر لە مەزە بەڵێ ینی ئیش بۆ ئەوەکەن کە ببن بە حیزب نەک حیزب بەڵام ئەگەر ناڕزایەتی جەماوەڕ بێت لەوانەیە هەوڵکەین بۆ سەرپەرشتیکردنی وەزاکە بەڵێ بەڵام کوردستان پۆز دەوەنە کاریگەری بەسەر خەڵکەوە هەیە کە ئێوە بتوانن ئەو خەڵکە لە دەوری خۆتان کۆ بکەنەوە ینی سایتە بەسە بەوە بەدڵنیایەوە خەڵکمان زۆر ئێمە بەدڵنیایەوە هەر خەڵکش نبینێ ئێستا سەدان ئەندامان هەیە کە خەڵک نازانی چی لە کوێشەوە خەڵکمان زۆرە تۆ هەر ئەم خەڵکە ناڕازی کە بەیانی لە ماڵ دێتە دەر چاوەڕێی پازەکە داخیر دێ تاسەکان ناڕەحەتی دەکەن سیاری بەرپرسەکان و مناڵەکانیان ناڕەحەتی دەکەن کە دەچێت دایرەیەک فەرمانگەیەک ڕۆتینی سەرەگرتن و 3 ساعات و 4 ساعات و 5 ساعات چاوەڕێکردن ئەمانە هەمووی ناڕزای خەڵکن کە دەبێتەوەی کە ئێمە ئیشەمە بکەین ئیشە لەسەر بکەین بەڵێ بەڵام قەنەعەتە وایە کە هەموو خەڵکە ناڕازی لەگەڵ ئێوەیە ینی ئێوە بچی ئازانن کە ڕێژەی ئەو خەڵکێکە لەگەڵ ئێوەیە زۆرە ئێمە بۆ هەموو ئیمێلانە بۆ هەموو کۆمنتەرانە بۆ هەموو دەنگانەکە من چەند ڕۆژە لێرەم لەوانەیە بە سەدان کەس هات بۆ سەردانم بۆ پێشوازیم لە شارە جیاوازەکانی لە ئەدەب و شاعیر و نووسەر و کەسی دیار و کەسی ناڕازی هاتم سەردانم کرد ئەوە خۆی دەگەینە کە فعلا بە دوای پەیامی ئێمەوە خەڵک بە دوای پەیامی ئێمەوەیە بەڵێ
ناشڵم ئێمە پرۆفیشنناڵین ئێمە هەر وەکو سوپەرمانێک وین بەڵام خەڵکیچین ڕاشکاوانە ڕێچکەمانشکاندو ڕاشکاوانش پەیامی خەڵکمان بە خەڵکیکە گەیاندو بەگوێی بە خەڵکی کوردستان گەیاندو. بەڵێ بەردەوام ئێوە بۆ تۆمەتبارەکرێن کە چەند سەرکردەیەک لە پشتانەوەن باز لەواکرێت کە سەتی کوردستان پۆست بە تایبەتی بۆ ئێوە تۆمەتبارەکەن کە ئەڵێن چەند سەرکردێکی ئۆپۆزیسیۆن لە پشت ئەو سایتەوە بەدڵنیایەوەنی من تەحەدا دەکەم لەوەتای گۆڕان هەیە و لەوەتای سەرانی گۆڕان هەن نەک دۆلارێک بە دینارێکی کۆمەجی کوردستان پۆستیان نەکردووە بەڵام خەڵک ش دەڵێت خەڵک ش دەڵێ خەڵک لەوانێ سەر ئێناتی قسە بکات من لەوانەیە لەو ماوەی لێرەم هەتا داوت ئێناتی سەر بە ئیسرائیل ئایا وایە مەسەن خۆ قسە دەکرێت خەڵک خاصن تۆ لەگە دژایەتی لەگە دەسەڵات هەبوو دەسەڵات بەدەیان تۆمەت و بەدەیان یەکەم جار دایان ئێمە سەر بە حیزب بەعسین تا حیزب بەعسماوە دوای حیزب بەعس ئیطلاعاتی ئێرانی دوایە مخابراتی تورکی نازانم هەچی نەماوە پێمان نەڵێن بەڵام ئێمە ئەوەین کە هەین خۆمانین هەموو ئەرکون مادبوونەکانمان لەسەر ژیانی تایبەتی خۆمان لەسەر ژیانی ئاوسەرەکانمان لەسەر ژیانی منداڵەکانمان هەموو ئێمە خۆبەخش کار دەکەین وەک چۆن لە هەشتاکان و لە سەرەتای دروستبوونی شۆڕش خەڵک وەک پێشمەرگەیەک خەباتی دەکرد بەبێ ئەوەی گوێبدانە هیچ شتێک و جیانبازی دەکرد ئێمە بەبێ هیچ موچەیەک و بە هیچ چاوەڕوانی هیچ پاداشێک ئەویشە دەکەین بەڵێ خەڵکیشیمان پێ دەڵێ ئازادە و دەسەڵێکیمان پێ دەڵێەوە خۆیان بەڵام بڕیار بەڵام کاک مستەفا کۆمەڵێک زانیاری دەست ئێوە ئەکەوێت کە بە هەواڵ یا بە بابەت بڵاوی ئەەکەنەوە یعنی زانیاری ئاسایی نین ئایا ئەم زانیاریانە لە شۆ دەست کوردستان پۆستەکەوێت من پێم وایە جارێکی لە بەرنامەی ڕابردە وەڵامی ئەو پرسیارمدایەوە کۆمەڵێک خەڵکمان هەیە کە نایەناسین بە تەکید نایەناسین نازانین چین لە ناو فەرمانگەیەکی دیاریکراوە ناو حیزبێکی دیاریکراوە لە ناو دەستگایەکی دیاریکراوە زانیاریان بەدەنێرن خەڵکی خۆبەخشەیە خەڵکێکە ویژدانی زیندویە خەڵکێکە لەم وەزعی ئێستا ناڕازیە ئەو بابەتانە دەنێرن ئەو بابەتانە لەو ڕێگە تایبەتیانەوە دەگەن بەڵێ بەڵام زانیاری کەسانێکی نەناس چۆن بڵاوەکرێتەوە لە سایتەکە پێدوانیەوە کاریگەری لەسەر سمعی سایتەکەتاندانێ دەوانێ بە بانقەز مەڵاتێکی ناڕاستان بۆ بنێ بەدڵنیایەوەنە جارێک پێش هەموو شتێک کۆمەڵی سەرچاومان هەیە کە سەرچاوەکان دەناسینەوە ئیمێلەکان دەناسینەوە دەزانی ئەوانە چێن هەر ئەوەنی هەڕەمە چێر کەسێک شتێک نووسێ بڵاوەکەینەوە جگەلەوەی ئەو هەندێک بابەتی هەستیار هەیە بە فلتەری ئەندامانی سەفتە تێدەپەڕێت بەڵام هەندێکی شەیە ئەگەر ڕاستیش نەبێت لە 80 پێم بڵاوی دەکەنەوە کێشەمەنی چکە شتی لەو بابەتە کراوە شتی لەو بابەتە دەکەن شتانی چاوەڕێ ئەوە دەکرێت لەم دەستگایە یاخود لەم فەرمانگەیشتی ئاوا ڕوو بدات لەبەرەوەی کە بەدڵنیایی بڵاوی دەکەن کێشەمەنیەوە بەڵێ ناوە کەسێک بۆ نمونە پشت لە کوردستان پۆستەکە لە ساڵی 2009 چەند کەسێک لە ستافی کوردستان پۆست جیابوونەوە ئێوە ڕاستەخۆ ئۆتۆمەتەدان خستە پاڵێن کە ئەمانە لەلایەن دەسەڵاتەوە کڕاون ئەمە هەمان ئۆتۆمەتە نییە کە حیزبەکان ئاڕاستی یەکتریان نەکرد کە ئەندامێک ڕقی لە حیزبەکەی هەڵەسا غەدری ئەبینی وازی ئەهێنا ئەیان خۆی فرۆشت و کڕاوە ئەگەر ساڵی هەشتەکان لەبیر بێ پێشمەرگەشە بوو جاشیشە بۆ حکومەتی بەعس بوو خەڵکێکە بوو تەسلیم دەبوو پێشمەرگە کە پێشمەرگەیەک تەسلیم دەبەوە دایانگوت پێشمەرگە تەسلیم بووە ئەو واقع بوو ئێمە بە سەدان جار ئەم زاهێرەمە بینەوە کاتێک کە پێشمەرگە تەسلیم ببەوە هەندێک پێشمەرگە بە جوانی تەسلیم دەبوو یان تااقەتی نەدەما یا هیلاک دەبوو یان وەزعی ماڵ و منداڵی یاخود کەس و کارەکەی فشارێن بۆ دەنا لەبەر هەر وەزعی بوو دادەیش لە ماڵی خۆی لەوانی درێژەی بە خەباتداوێت بە شێوەیەکە هەندێکی کە تەسلیم دەبەوە ڕاستەوخۆ دەبوو بە پیاوی دەسەڵات یا دەبوو بە جاش یا دەچوو بەشداری ئەنفال دەکرد یاخود پێشمەرگەی شەهید دەکرد کۆمەڵی شیاوی دەکرد هەندێکی شەیە کە جیا دەبەوە دادەنیشت و هیچ کێشەی نەبوو ئەو کەسانی کە لە کوردستان پۆست جیابوونەوە هەندێکیان ئاوا بوون دەتوانین بڵێن بە دوو بەش هەندێکیان بوون بە پیاوی دەسەڵات کۆمەڵێکیان بڵاو کردەوە کۆمەڵێ زانیاری نادروستیاندا کۆمەڵێک هەڕەشیان کرد هەتا خەریب و شەڕی نێوان یەکێتی و گۆڕانی دروست بێ لەم کاتەیە بە تایبەت هەندێک کەسێ بە جوانی جابێتەوە کێشەی نییە دانیشتووە یاخود سایتێکی کردوێتەوە یاخود وازی لە خەباتی من یاخوازی لا یازالیش ئێمە پەیوەندیمان پێوە هەیە ڕێزیشی لێدەگرین ڕێزیشمان لێدەگرێت بۆیە ئێمە کە کەسێک واز لێنە کوردستان پۆست یاخود لە نووسین یاخود لە هەر شتێک وازێنە ژیانی شخصی خۆیەتی ژیانی تایبەتی خۆیەتی کێشەمان نیە بەڵام کە هات لێرە پارەی وەرگتو ئەرزەی وەرگتو قسەی بە ئێمە وت و زانیاری نادروستی بەرەکردو بە کوردی ناپاشی لە هاوڕەکانی کرد بۆ نمونە با من باسی کەس نەکەم باسی خۆم بکەم من ئەگەر سەیری ئەرشیفی مکەی من بە دنیا یەک دنیا بابەتم هەیە لە کوردستان پۆست ئەگەر من بەیانی هاتم 180 پلە پێچەوانی ئەم قسانی خۆم هاتمە ناو دەسەڵات و قسەم کرد و خیانەتم لە هاوڕەکانم کرد و تۆمەت و زانیاریم بڵاو کردەوە کەواتە خەڵکیش یاخود
ئەندامانی سافی کوردستان پۆلیس هاوڕەکانیشم نەحەقیانە کە بڵێن تەسلیم بۆتەوە بەدڵنیاییشەوە ئەوانەی کە تەسلیم بوونەوە یاخەوانی کەوازیان لە ئێمە هێناوە ئێمە لە ستایەکیش قسەمان پێ نەوتون ئەوە خەڵکی ناڕازی بەڵام ئێوە بەڵگەتان چێ لەسەرەوەی کە پاریان وەرگرتووە ئەرزیانەوە گرتووە بەدڵنیایە بەڵگەمان هەیە بەڵام خۆ ناکە لێرە بەڵکان چۆن بەڵکان ئەوکەین هەمانە بەڵگەمان هەیە کە پارە بگرتووە خۆشی دوای ئەترافی کرد کە پارە وەرگرتووە بەس چی دەکەین کێشەی خۆیەتی دەکرێت ئەرزەوری خۆی وەک ئینسانێک وەک پێشمەرگەوە یاخۆ هەشتێک بووە دەکرێت ئەزش بگرێت خۆ مڵکە ئەم کوردستانە مڵکی هەر دەسەڵات نیە مڵکی ئەم خەڵکی کوردستانەیە بەڵام بە شەریفانەتر وەرگری بە موچەیەک وەگرێت زۆر ئاسایە بەڵام با تانە و تەشە لە ئێمە نەدا بە زانیاری و حتا پێم وانە هیچ کەسێک زانیاری هەوەندە لای بێکە دەسەڵات سوود لێ ببینێت زانیاری ئەوە نەخیر من ئێستا زانیاری چۆم لا نییە کە من کە دەسەڵات سوود لێ ببینێت کاری کوردستان ئەوەندە نهێنی کارە من خۆشم دەروێ نازانم چکە کەسێک بە ئیمیلێک ئەواڵک بدەین سوزانی چی کەس ئەسڵان نەکێشە ئێمە بیناسی نەبۆشمانەیە کەسێک بناسی هەتا من زۆربەی ئەندامانی سافی لەوانێ نازم هەندێک ئەندامانەیە کەس ناناسیت زۆر باشە پشوێکی کوردوە ڕێگرین و دوایان پشووە بەردەوام بین لە گفتگۆکەمان خۆشەویستانم پاژەم پشووە کورتە ئەگەڕێنەوە لاتان دوورمەڕ